سڵاتان لێ بەوم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر شێعر بە میوانداری زۆر بەڕێز ئەمیر ئەمین شاعیر کە ئێستا بە خۆشحاڵیەوە لامان میوانە کاگەمیر بەخێر بێت. سپاس کاکدانەسپاس بۆ بەرنامەی خەرمان و بۆ ماندووبوونی و هاوڕێیانش. کاگەمیر سپاس با سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین گەشتبینی و ڕەشبینی لە شێعرا لای ئێوە چی ئەگەیەنێت؟ بێگومان من باوەڕم وایە ئەگەر گەشتبینی یاخود ڕەشبینی ئەگەر سەرچاوەیەکی معریفی گەورە و خەمێکی گەورە و قوڵی لە پشتەوە نەبێ ئەشێ دۆخ بێت تێ بپەڕێت ئەشێ ئێمە لە دۆخێکدا کە نیشتیمان یاخود دۆخی دەرونی خۆمان تووشی تەنگژەیەگە بێتەوە ئێمە ڕەشبین بین یاخود بە شادیەکی کەم خایەن گەشتبین بین وەلێ ئەمە شتەکانی کەم مەودایەوە مەودایەکی بێ سنووری نییە وەلێ باوەڕم وایە کە ئینسان ئەو ئینسانانێک کە ڕەشبین ئینسانی جددی نە ئینسانانن کە وەزیفەیەکیان بۆ ژیان وە پرسیارێکیان لەسەر خودی ژیان بوون و مانەوەی خۆیان پێ و باوەڕم وایە کە ئینسان لە گەشتبینی یا بەر هەموو پرسیارە گەورەکانی وجودێت و بوون ئەکەوێت گەشتبینی لە قۆناغێکدا کە تۆ ژیانی خۆت و ژینگەی خۆت و بیرکردنەوە بیر و باوەڕی خۆتی تێدا نەخوێنیتەوە ینی گەشتبینیەکی وەهمە گەشتبینیەکی تەوتەمە گەشتبینیەکە ئینسان لە ڕکود و وەستاوەکە بەس بۆ کاگەمیر ئەڵێن ئەمەم بڕای هەندێک لە خوێنەرانە کە من بەریانەکەوم ڕۆژان ئەڵێن ئەدەبیاتی کوردی شعری ڕەشبینی لێ نەبراوە ینی بە قۆناغ کە هاتووە هۆکاری ئێمە چییە؟ ئایا ئێمە گەلێکی چەساوین ئایا بەردەوام هێرش کراوەتە سەرمان تا ئەدیبانمان بتوانن لە شعرەکانیانە بە ڕەشبینی شعر بنووسن؟ بەڵێ بێگومان ئەشێ هەر میلەتێکی تر خاڵی بێ لە ئەدەبیاتی ڕەشبینی ئەشێ میلەتی کورد خاڵی نەبێت لەبەرەوەی میلەتێکە تۆ بە درێژایی ئەو توراسە مێژوەیە کە تۆ هەتا هەر لە تاعیب و لەو بیرە ناسیۆنالیستی کە بەسەردا سەپێنراوە تۆ بە ئێستاشەوە تۆ ئازادی خاک و ئازادی زمان ئازادی کولتور و ئازادی ئاینی شت نییە ئینسانێکم و ئەم ئازادیانەی لێ زەوت کرابێ کە مافی سەرەتایی هەموو مرۆڤێکە وە دواتر تۆ ڕۆڵێکی کارات لە مۆدێرنیان نەدیوە و نەبوونی ئەم ڕۆڵەوە کات و هەمیشە بیرێکی ڕەشبینانت هەبێ جۆرێک لەوەی کە تۆ ڕەشبینی بەرامبەر بۆی کە تۆ بۆچی ئازادنی لە کولتورە بۆچی ئازادنی لە ئاینە بۆچی ئازادنی لە نێو سیستم و لەو سیستەمە جیهانیەکە هەیە بۆچی تۆ نزیکەی 40 ملیۆن کوردیتکیانێکی سربەخۆت نییە ئۆتۆبیلەوە کە تۆ میلەتی تۆ میلەتێک بۆ چەندێک لە نێو ئەدەبیاتدا ژیاوە دەیان ئەو لە نێو شۆڕشدا ژیاوە ئێمە تام دەیانی دواییش ئەدەبیاتی ئێمە لێوان لێ بۆ لە ئەدەبیاتی بەرەنگاری ئەمە دەبیاتی بەرەنگاری تۆ لە بەرەنگاری و لە جەنگا هەڵبەت ئینسانێکی گەشتبین دیت ئینسانێکی بە درێژایی تەمەنێت تۆ بیر لەوەکەیتەوە کە چۆن ئەم دۆخی ڕەشبینەتی تێ بپەڕێنی بۆ سەربەرزی بۆ دروستکردنی کیانێکی گەوری نەتەوە ئەم قۆناغەیە توانین ناو بنین چی بڵێن ئەم قۆناغەیە بۆ نمونە شعری گەشتبینی تیا ئەنووسێ یا خۆ شعری ڕەشبینی پێم خۆشە وەک شاعیرێکی نوێی ئەمنەوە نوێیە وەڵامی و پرسیارم دەست پێ بەداخەوە هەڵبەت ئێمەگەر لە سەردەمەکانی پێشوودا ئینسانی کورد گرفتی نانی هەبوو بێەوە ئینسانی کورد گرفتی زمانی هەبوو بێەوە ئینسانی کورد گرفتی جۆرێک لە ئازادی تاکە کەسی هەبوو بێت ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ئەمە تا ڕادەیەکی باش ڕەواوەتەوە وەلێ ئێمە ئێستاش ئەدەبیاتێکی ڕەشبینان نەمان هەیە لەبەرەوەی دوجار ئینسان کە بە ئازادی نان و ئەگەر بە ئازادی زمان تەنانەت بە ئازادی نیشتیمانەکەشی بگا دوجار جۆرێک لە ڕەشبینی ناخی خۆی داسەر هەڵەدا کە پرسیارکردنە لە بوون و وجودێتی خۆی هیچ ئینسانێکە لەسەر خۆی وەساوە کە بیری لە بوونی خۆی کردەوە بەرامبەر هەموو پرسیارەکانی سروشت و گەردون و خوددا و عاشق و کۆمەلگا لە لای ئۆتۆماتیکی گەڕان بە شێوازێک کە گەڕە بە دوای پرسیار وەڵامەکانیدا ئینسانێکی ڕەشبین دەرەچێت بۆیە سەر لە بەری ئەدەبیاتی ئێمە کە ئێستا تەماشا بکەین ئێمە بە پەنجەی دەستە ژمێرێنەوانەیە کە سەرقاڵی کاری ئەدەبیاتێکی ئیستاتیکی و یاخود ئیرۆتیکا و یان جۆرێک لە ئەدەبیاتی گەشتبینین بەڵام ئێستش بە درێژایی مێژووی ئەدەبیات هەروە بۆ ڕەخنە جددیەکان و ڕەخنەکردەیەکان هەمیشە و ڕەخنانە بوون کە سەر بە قوتابخانەی ڕەشبینی بوون نەک گەشتبینی هەل لەسەر با بڵێن ئاستی ڕەخنەگرتن بە پرسیارێک پێین کاگەبێت لە ئێستادا ئاستی ڕەخنەگرتن لە شعر چۆن ئەبینن بە بڕای ئێوە وەک شاعیرێک؟ بەداخەوە ئەسڵەن باوەڕم وایە زۆر پاکشەکشەی کردووە ئێمە گە بیرمان بێت لە نەوەدەکانەوە پێش نەوەدەکانیشە لە ڕوانگە و لە گروپەکانی تریشەوە کە شێعرێک لە ڕۆژنامە و لە گۆڤارێکدا بڵاوە کرایەوە بۆ ژمارەی داهاتوو تۆ چەندین ڕەخنەوە لێکۆڵینەوە لەسەر خودی ئەو شێعرە بینیەوە ینی پێوتی کە تۆ لەکوێیت و لە چه ئاستێکدای بەڵام بۆ ئێستا ئێمە ڕەخنەگری جددیمان ئێمە نەماوەی ئێستا
ئێمە ئەوە نووسەری باشمان هەیە بەجددی ڕخنەگری باشمان یەکێ لە گرفتارە سەرەکیەکانی ئێمە نەبوونی شاعری باش نی بەڵکو نەبوونی ڕخنەگری باشە بۆ نمونە ئێمە گەر های دیگەر نەبێ کەس بۆ مانە قوڵیە گەورەیە هۆڵدەرلی ناناسی ڕاست بۆ شاعیر و فەلسفەکان فەیلسوفەکانی تریش بەڵام بۆ ئێمە ئێستا گروپ و تاقم گەلێک دروست بووەکەم گروپ و تاقم گەلە کە کاری ڕخنەیەەکە کار لەسەر ڕخنە ناکات شخصەکە بەڵێ وەکو واڵتە بنیامینەڵە کاری ڕخنە لابردنی ئەو خەرمانە زیێڕینەیە کە دەوری دەقەکەی داوە بەڵام بۆ ئێمە ئینسانی ئێمە تاکی ئێمە کە وەکو خوڕۆشن بیرێکی نۆرمال خۆی دەناسیێنێ سەرەتا دێت کەسایەتی خاتە پێشی دەقەکەەوە دوجار هەتا پێی بکرێت لە کەسایەتەکەدا دوجار ئەگەڕێتەوە سەر دەقەکەی بۆیە هەرگیز نەشیارێکی باش ئەگاتە شوێنی خۆی بۆم چەشنەوە نە ئێمە ڕخنەگرێکی ڕخنە و لێکۆڵەرێکی وامانە بێت لێکۆڵینەوەی وامانە بێت کە لە ئایندەدا ئێمە بۆ ستانداردکردن و ساختکردنەوەی زمانی کوردی سوودی لێ ببینی بۆیە ئێستا ڕخنە کەوتەدە دوو قۆناغەوە ینی قۆناغێک بە تەواوی مانە دژایەتی تۆ بە خودی کەسایەتی و تەواوی ئەدەبیاتەوەکە و فۆرمێکی تریشیان دروست بوون ئەم فۆرمیان کار لەسەر بە پەرژینکردن بە چاودەری شخصێک و کەسێکلا لە پێناوی مانەوە لە پێناوی ئەوەی کە هیچ کەسێکی تر نەبێ ئەم کەسە تێبپەڕێن زۆر باشە کاگەمی ڕۆڵانبار دەڵێن نووسەر خۆی نووسەر داق خوێنەر ئەمە هاوکێشەیەمان هەر هەیە ئەڵێ کاتێک کە نووسەر دقێک ئافرێنێ یان لە دایک ئەبێ دقێک لەلایەن نووسەرێکەوە ئۆتۆماتیک نووسەر لای ڕۆڵانبارد مردووە ئەوەی کە لە دایکە بێ خوێنەرە و مامەڵە لەگەڵ چیاکە لەگەڵ دقاکە ئایا ئەمە بۆ ئێستا ئێمە گونجاوە ئایا ئەگونجێت کە خوێنەرێک مامەڵە لەگەڵ دقی نووسەرێکا بکە و نووسەر مردبێ یاخود ئێستا هەموو هێرشەکان پێچوانە بۆتەوە بۆ سەر کەسایەتی نووسەر ئێمە کۆمەلگایکی ڕۆژهڵاتی بەوجودی کۆمەلگای ڕۆژهڵاتی کۆمەلگایەکی گەرمە و کۆمەلگایەکە سەر لەبەری تەواوی وجودێتی لەسەر ئەساسی هەستەکان بنیادراوە ئەگینا ئێمە بۆچی ئێستا نووسەرێکی کورد بدوێنە بە شانازیەوە باسی ژاک ژینێت بۆ وەکات لە هەمان کاتە ئینسانێکی هاوڕەکەس خواست بۆ ڕەنگە باسی ڕۆسۆت بۆ بکە بە بیرمەندێکی گەورەی بزانێ بەڵام کە کۆشی دوایەکە تەماشاکی خاوەنی حەو منداڵی زۆڵە بۆچی ئەوان بۆ لایانی ئەخلاقی نووسەرەکە ناگەڕێنەوە ولا ئێستا لە ئەدەبیاتی نوێ ئێستا بەپرسی لە ناوچەی خۆمان و بەتایبەتی زۆنی سلێمانیا ڕەنگە سەر لەبەری ژیانی هەژام و کریانی زەڵی سفر بکات لەبەرچی لەبەری لە قۆناغەکانی و هاوڕێی شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورد بۆ لەو قۆناغەدا بوو بەڵام هەموو ئەو ئیشە باشانەی هەژام و کریانی نبینێکە لەسەر خودی زمان و لەسەر ساختکردنەوەی زمانی کوردی کردوێتی هەر لە هەمبانە بۆرینەوە بیگرێت تاکو و شەرەفنامەوە تاکو و کارە گرنگانی تری کە کردوێتی بۆیە کۆمەلگای ڕۆژهڵاتی بەجددی کۆمەلگایەکە بەر لەوەی بێت لەسەر بدا لە بیرکردنەوە بدا لە ئەخلاق دەدا چونکە ئەزانێت تۆ دوجارەوەی ئینسانێکێکە لە بیرکردنەوەیە تێکشکا دیسانەوە توانی خۆ دروستکەیت بۆ ڕخنەگرتنیش هەمان شتەکە هەمان شتە بەڵێ من دوایین بابەتی ڕخنەیەکان کە خوێنمەوە تەنانە دەکە ڕخنە لە نووسەرێکە گرێت لە شاعیرێکە گرێڵێ ئەم تڕۆهات نووسە یان یەک دنیا دەستەواشە ئەسڵەن ئێستا ڕخنەی کوردی بۆ بە چی بۆ بە فۆرمێک بۆ دامەزاندنی جنێو بەس ئەمانە هیچ باگراوندێکی معریفەیان لە هەک بەیە تاوەکو بتوانن بەم شێوە زمانی بدون چکەمە زمانی ئەدیب نییە بەجددی ئوستاز دانا یەکێک لە گرفتەکان ئەوەی ئێمە بەدیری ئەمەشمانی ئێمە کە میدیاکە بین میدیایەکی خراپە بەدیری ئەم باشێمانێ بۆی ئێمە خراپەکە ڕبکەینەوە و کۆمەلگای کوردیوە تاک بە شێوازێک دروست بوو بۆ کە هەرگیز ئامادەنی دەستبەداری شتێک بێ لە پێناوی شتێکی ترانە بێت من خوازیارم لە پاڵەو گروپەیە گروپێکی جدیش دروست بێ گروپێکە لەسەر ئەساسی کەسایەتی لەسەر ئەساسی دەرکەوتنی میدیا و لەسەر ئەساسی ئەوە نەبێت بەجددی کاری ڕخنە تەنیا شکاندنی نووسەر نیە و تەنیا شکاندنی نووسینیش نییە بەس با قسەیەکیش بۆ خوا بکەین هەندێ لێرە و لەوێ هەندێک لە گروپەکان هەن گروپی خوێنەر قسەی باش لەسەر کتێبەکان ئەکەن بۆ من ئەمڕۆز کتێبێک چابووە بۆ هەفتەی داهاتوو ئەگەر گروپەکە حەو کەس من ئەندامانی گروپەکە ئەم کتێبە کرن هەرێکە لە ئاستی خۆیانەوە وی خوێنەوە هەفتە دێن نیقاژیان گفتوگۆی و جەدەلێکی باشی لەسەر ئەکەن بێگومان و سازانە من بۆ خۆم کە سەپەرشیاری گروپی شەمەم لەسی سادە و خۆش داگەداری چەندین جارەوە کارەمان کردو بەڵام ئەم جۆرە خوێندنەوەانە خوێندنەوەیەک ئەچێتە چیەوە ئەچێتە خانەی بینینەوە یاخود بیستنەوە یان ناچێتە خانەی تۆمارکردنەوە من بەیانی ئەگەر قوتابیەکی زانکۆ یاخود خوێنەرێک بیەوێت لەسەر ڕخنەی کوردی بخوێنێتەوە نایەت سێری کامێرە و ئەرشیفی کۆڕەکانی ئێمە بکە بەڵکۆچێ وەکو کتێب دەستی خای خوێنێتەوە گرفتەکان لە مای من خوازیارم هەموو کۆڕ و کۆبوونەوەی کە لانی کەم تۆمار بکری بۆی کە دۆخێکی ئابووری باشە بوو سەر لەبەری ئەو گفتوگۆ چڕانی کە لەمەڕ کتێبەکان ئەکرێت کە چاپەکرێت ئەویژەکە چاپ بکرێت بەرامبەر بۆ کتێبانی تر کە هەموو مانگێک چاپەکرێت کارێکی زۆر باش زۆر باشە کاگەمیر پێم خۆشە لێت بپرسم کە ئایا شعری ئەمڕۆ فکری تێدایە یاخود فکر ڕنگدانەوەی لە شعری ئەمڕۆدا هەیە لە ڕاستیدا
ئەوەی کە ئەشە شعرێکی باش دروست بکات زمانە و ئەوەشی لە چوارچێوەی زمانە کە ئەمێنێتەوە مانایەوە ئەوەی لە چوارچێوەی مانایە ئەمێنێتەوە باوەڕمایە کە ئەو فۆرمی نووسینەیە کە پێ نووسین بەداخەوە زۆر لە نووسەرانی ئێمە ئەوەن لە ئێستا ئەوەندەی سەرقاڵی فۆرمن و نێبوونەوەی فۆرمن و ئیش لە ئیستاتیکایە ئەکەن ئەو هێندە ئیش لەسەر ماناوە لەسەر خودی زمانیش ناکە ئەشێ تەماشای بکەین ئەدەبیاتی پێش خۆناغی ئەمە ئەدەبیاتێک بۆ لێوان لێ بۆ لە پەیام ئەدەبیاتێک بۆ ینی پڕی بۆ لە وێنەی فەنتازی و وێنەی ئیرۆتیکا وێنەی بەرەنگاری و داستانەوە بەڵام بۆ ئێستا ئێمە شێعری ئێمە هەم لە ڕووی زمانەوە خراپە و هەم لە ڕووی ماناوە خراپە و ئەو فکرێشی کە هەیەی فکرێکی هاوردەیە فکرێکی وەرگیراوە واتە فکرێکی لە شاعران وڵاتانی بەڵێ فکرێکی تەنانەت فۆرمەکانیش فۆرمێکی وەرگیراون دوایین فۆرم کە نووسەرانی ئێستا پێنووسن هایکۆیە کە 600ەکان لە ژاببوون و ئەوان کە باوی هەبووی ئێستا بەمە ئەنووسن تۆ ناتوانانی فکرێکی مۆدێرنە بیت لە چوارچێوەی قاڵبی کلاسیکا یاخود ئیرۆتیان لیرکادای بڕێژیتەوە ئێمە کێشەی فۆرممان نییە لە شیعردا لە ئێستا ئێمە کێشەی زمانمان هەیە و لە نێو زمانی ژا بە تایبەتی کێشەی مانامان هەیە. زۆر باشە کاگەمیر خوێنەرانێک لە شعری ئەمڕۆ تێناگەن ئەڵێن شعری ئەمڕۆ ئاڵۆزە پێم خۆشە لە زاری ئەوە وەکو شاعیرێکی نوێ بزانم هۆکاری ئەم ئاڵۆزی لە شعری ئەمڕۆیە ئەبینرێ بە نسبەتی خوێنەرانەوە چییە؟ خۆی حقیقەت یەگەیە ئیشی نووسەر ئیشی شعری باش کارکردنی لە نێو سیستەمە و ئێمە بیرمان نەچێت لە سەدانەوە دیێ و خەڵکە لە نێو سیستەما کارەکەەوە سیستەمی مۆدێرنی کە هەیە لە ڕووی سیاسی و بە کاڵاکردنی مرۆڤەوە بیگرە مرۆڤی کوردی تاکبەت بەگشتی مرۆڤی ماندوو کردوەوە مرۆڤە ماندووە توانای قوڵبیکردنەوەی نییە و دوجار ئێمە شیعری گۆرانی نانووسین تاکو گۆرانی بچێتە هەموو ماڵێکە و یاخود گۆرانی بێتە ناوتەوە ئەسڵەن شیعری جددیە و شیعرەیە کە تۆ بە درێژایی چەند مانگێک بۆی بگەڕێەوەی لە ناویا جێگەی بێت تۆ جێگەت بێتەوە نەگەڵ لە تۆیا جێگەی خۆکات لێشی تێنەگەی بگەڕێ بە شوێنگری و کۆ دەکەن بەڵێ چونکە شیعری ئێستا جێهێشتنی پرسیار ئەن تۆ ئینسانێک لە پرسیارەکە جێهێڵی شیعری گۆرانی نییە و بێتە ناوتەوە بەڵکو شیعری جددی و باوەڕمە شیعرێکە باش بێت و شیعرێکە تۆ چەندین مانگ بە دوایدا بگەڕێ و دواتر دەناویدا بمێنیتەوە هەست بە ژیانکردن بکەیت تێیدا نەگوەکو هەموو کەرەستە سادەکانی ترکە هەیە تەنها جارێک بەکاری بێنیت و دو هەفتەیەکی تر بمرێت بەنسبەت ئێوە ئەو هۆکاری ئەم ئاڵۆزی لای خوێنەرە ناگێڕنەوە بۆ ئەم گیانە نوێ یان ئەم تەوژمە نوێی شەپۆلی گیانی ئەلکترۆنات و تەکنەلۆژیا و ئەمانی کە لە ئێستادا بوونەتە کەرەستەیە گیان وەکو بابەتێکی شعری بەکارێنرێ لەلایەن شاعیرانەوە بەڵێ بێگومان هەڵبەت یەکێ لە خراپیەکانی نووسەرەوەیە کە خۆی بێنێتە خوارەوە تا ئاستی خوێنەرێکە نەخوێنێت و ئەدەبیاتێک بنووسیەکەوەی کە ئێستا لە کوردستانە باوا ئەدەبی سەرجادەوێ بە جددی ئەدەبی سەر شەقام بێ ئەم جۆرە ئەدەبیاتە ئەدەبیاتێکی زەمن بڕ نییە ئەدەبیاتە ناتوانێت بمێنێتەوە و ئارکی منی نووسەر نییە کە بە درێژایی ژیانم و بە درێژای ئەو چەند ساڵێکە تێدا ئەنووسم زۆرترین وزەی خۆمم لە پێناوی خوێندنەوەیە بەکارێناوە ئێستا بێم نووسینی خۆم خەمە خزمەتی کەسێکەوە کە زۆرترین وزەی خۆی لە تەماشاکردنی مۆبایل و تیکتۆک و جۆرێک لەم پێڕۆ پرۆگرامانێکی ئێستا هاتۆ بەکارهێنێ بۆیە ئەوە ئیشی خوێنەرەکە خۆی بەرز بکاتەوە تا ئاستی نووسەر ینی کاری نووسەر نیە بێ خۆی دابەزێنێتە سەر ئاستی خوێنەرە کۆمەڵایەتەکە خۆمە شۆڕشێکی کۆمەڵایەتی نەبێ بچی ڕابەرایەتی بکەیت هاوار بکەیت لەگەڵیاندا ئەمە تۆ کار بۆ ئەدەبیاتەکە ئەدەبیاتی جددی لە ئەدەبیاتێکی سادەی سەر شەقاما جێگەی نابێتەوە بە پەنجەی دەسەژمێتێن ئەو شاعیرانی کە تۆ ئێستا چەند دەقێکیانت لەبەر بووبێت بۆچی لەبەرەوەی ئەو کەسانە بوون کە نەهاتنە ئاسی خەڵکەکەی خوارەوە ئەو خەڵکانی کە ئەگەر خوێنەوارنی بەڵکو تەنیا ئەتوانن بخوێنەوە بەڵام بەجددی شیعری باش خوێنەری باشی زۆر باشە کاگەمیر ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕوا پێم خۆشە ئەمە بکەم بە دوایین پرسیار لێت بپرسم کە قسەتان چییە لەسەر شعر و شاعیر کە کۆپی یەکترن هەندێک شاعیر هەیە دەقێگە نووسێ وەکو وایە هەمان شاعیرێکی کە نووسی بێتی لە کاتێکشان لە یەک سەردەمان لە یەک قۆناغی شعریان پێم خۆشە ئەمە دیدیەوە لەمەڕ ئەمە بزانم هۆکاری ئەم کۆپیبوونی یەکتری چییە لە شعری بەتایبەت لەم قۆناغە نوێیشا هەیە ئەنێگەر بگەڕێنەوە فلاشباکێ بکەین بۆ قۆناغەکانی پێشووتر ینی ئەبینی بە زۆر بەکەمی بەڵام ئەم قۆناغە ئەتوان بڵێم من خۆم بەرکەوتم لەگەڵ زۆرێکیانە هەبوو بەڵێ بێگومان ئەمە لە هەموو قۆناغەکە بوونی هەبووە و باوەڕمە لە کلاسیکی شابوونی هەبوو چونکە چەشیارێکی ژێ ئێستا ساغ نەبووەوە کە هی نالیە یاخودی کوردی بۆ باوەڕیشمە سەر لەبەر ئەدەبیاتی کلاسیکی ئێمە قەرزاری حافزی شیرازیە بەڵام بە جۆرێک نالی دێ کورداندنی بووەکە کە تۆ
هەز ناکێت کەمە ماکێکی فارسی و زمانی فارسی پێوەی بۆ ئەدەبیاتی ئێستەیش ئێمە تەنیا گەڕێنەوە سەر و خاڵە جەوهەریە ئێمە ڕەخنەگرمان ڕەخنەکەرمان ڕەخنەکردمانی ئێمە مرۆڤێکمان نیە بێت ساغی بکاتەوە بە مانا بە میتۆدێکی زانستی بۆ تۆ بسەلمێنێکە ئەم ئەدەبیاتی من ئەم دەقی من کە نووسیمە هەمان کەسی تر ساڵێک پێش من چەند مانگێک پێش من نووسی بێت ئێستا مۆبارێکی جوانی بۆێنەوە ناوێکی جوانیان بۆ دروست کردووە بە ناوی ئەمە دەق ئاوێزان دەغاوێزان چ پەیوەندیەکی بەمەوە پەیوەندێکی بۆ نمونە بەەوە هەیە کە تۆ دێ فکرە و بیرکردنەوەی کەسێک وەکو پێم وتی ئەمە وەکو چۆن لە ئێستا لە بەشی وەزارەتی ڕۆشنبیری فیلتەرێکمان نییە بۆ تێپەڕاندنی هەموو ئەو کتێبە خراپانێکە ئەخرێتە بەردەمی خوێنەر لەناو خودی خوێنەر و نووسەرەکانیشا ئێمە ئەوەمان نییە یعنی چەند باشە من نووسینێگە بینم نووسینی هاوڕێکم بێ لەشە کاریگەری تویان نووسی بێتی هاوڕەکەم ئاگادار بکەم ئینسانی ئێمە لە ساختکردنەوە ترسی ئینسانێکە شێوەی پاراسی هەیە حەزەکە بە درێژایی ژیانی بەلاری بڕوا خەڵک چەپڵی بۆ لێ بدا لەژێر تەوشمی کۆمەلگا بێت و لەنێ و هەلهەلە و چەپڵەیە ون ببێ نەک ڕاستی بکەیتەوە چونکە هەجووە ڕاستکردنەوەیەگە و ئینسانە ئەکوشێ ئینسانێکە ئامادەنی دەستبەرداری چەند ساڵێک هەڵی خۆی ببێت بەڵام ئینسانەکە وێ درێژایی 30 ساڵ خودداگە پەرستێکە بۆی دەرەکەوێەوە خوددانیە بۆ گەورەیە وازی لێهێنێت بەڵام ئینسانێکی ئەمە ئامادەنیە پێی دەڵی چەند جارێک ئاگادارەکەیتەوە ئەم فۆرمی نووسینەی تۆ لەژێر تەوشمی فڵان کەسای تۆ لەژێر کاریگەری فڵان کەسای دەژە کاریگەری فڵان نووسیرە هەمی ئەنووسی بەڵام هەر ئەنووسیرێکی لە گرفتەکانی نووسری ئێمە ئەوەیە کە لە تەواوی دنیای ئەمە نابینیت ئێمە نووسری وەستاومان ئێمە زۆر کەممان هەیە وەکو فاتح عیزەدین زۆر کەممان هەیە بۆ نمونە وەکو ئازا سوبحی بێ وەکو محەممەد عومەر عوسمان بێ ئێمە نووسری ئێمە پێ عیبە بوەستێت نووسری ئێمە پێ عیبە لە 50 ساڵیە خۆی دووبارە نەکاتەوە لە 40 ساڵیە خۆی دووبارە نەکات هەر ئەڕات و دواتریش وەکو مامۆستا شێکۆ بێکەسەشێ دوایی لە کتێبەکە یا بڵێت من ئەگە بگەڕێمەوە بۆ سەرەتا کۆی نیوەی بەرهەمەکانی خۆمە سووتێنم بۆ بەشی ئەریان نازان ئەمە ئەو قۆناغانن کە ئەشیا و شاعرە تایە بۆ سایە بۆ ئەوەی ئێستاوان دەڵێت بەڵام شاعر و نووسری ئێمە توانای ئەوەی نییە بەجددی بۆستێت لە کاتێکە کە پێویستە بۆستێت سپاس کاگەمیر ئێوەش مادوو نەبن سپاس بۆم دەرفەتە و بۆ ئەم دیدارە و دۆستانەوە ئەدەبیانەوە هیوادارم هەمیشە بەردەوام سپاس بۆ هاوڕێیانەش ماندوو نەبن خۆشحاڵم زۆر تۆش بەخێر بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ